ئەگەرچی شەو درەنگە ساقی بۆم تێکا کەمێکی تر بەڕای من ڕاهێنانی زیاتر دەوێت دڵت لێمان نەشکێت بۆ جارێکی تۆ بڵێنیم پێ بداتە من بەرە و ژوان ببمایە تۆ بڵێنیم پێ بداتە من بەرە و ژوان ببمایە عمل هندك نوعية دنقود قرن بو برنامج بس منافسة يكتب كن دو برنامج خوش بت تبوريني اشتاد خازن شافتا ما شت هر سال سەرکەوتوو بی زۆر بەخێر بی کەسی گاوەر دڵی بردەم عشقی بۆمە پیری کردم کەسی گاوەر دڵی بردەم عشقی بۆمە پیری کردم تازە دنیای من وایە من بریندارم ئەو تەبیبم دەنگێکی خۆشت هەیە بەڵام پێویستت بەوەیە کە زیاتر پڕۆڤە بکەیت و زیاتر پەرە بە دەنگی خۆت بدەیت هیوادارم لە داهاتوو بتوانی باشتر گۆرانی بڵێ خۆشحاڵ بووین سەرکەوتوو جارانم وت تۆ هەناسەی هەڵگری ڕۆحی دڵی من بەڵام ئێستا کە پێ ناسەیە ئازاری مەرگی گۆڕی لێم نمردم من ئەگەر ئەم جار بێت و نەچەم شار بێ هەتایە ئەو خوارە بێت و بۆ جارێکی دیوەرە سپاس دەکەم.